منداڵی نەبەکام بۆ منداڵانە دەوترێت کە بەر لەوادەی لەدایکبوونی خۆیان کە 9 مانگیە لەدایک دەبن. ئەو نەبەکامانەی بە 5 مانگی یاخود 6 مانگی لەدایک دەبن پێویستە نزیکەی 50 ڕۆژ لەژێر چاودێری پزیشکدا بمێنەوە تا گۆڕانکاری لە کێش و ئۆکسیجین و خۆراکیاندا ڕوودەدات. ساڵی ڕابردوو لە سلێمانی 1200 منداڵی نەبەکام لەدایک بوون. ئەم ساڵیش تا مانگیدا لەدایکبوونی زیاتر لە 720 مناڵی نەبەکامی دیکە تۆمارکراوە، واتە ساڵ لە دوای ساڵ ئاماری لەدایکبوونی منداڵی نەبەکام بەرز دەبێتەوە. ئەگەر ئاماری پاروەرگین تاقیبا نزیکەی 1020 دانەبووە هەموو مناڵی نەبەکامەوە، بەڵام ئەم ساڵ تا ئێستا تا مانگیدا تاوان نەک تا ئێستا تا مانگیدا 700 شتێ مناڵە 710 مناڵە. بۆیە ئاماژەکانەوەی کە لەبەرەوەی ئەم ساڵ لە نەخۆشخانە ئەهلیەکانیش بەشێکیان تاوان لەبەرەوەی بەشی نەبەکامیان هەیە مناڵی نەبەکام لێ لەدایکە بێ، بۆیە بەشێک لەو مناڵ نەبەکامان لەوانە لێ لەدایک بووبن. بۆیە ئامارەکە تا ڕادەیەک تا ئێستا جێگیری پێوە دیار نییە، بەڵام ئەوەی کاس پێ دەکرێت زیادبوونێکی کەم هەیە لە مناڵی نەبەکامە. بۆ من هەندێک جار ناڕێکی کڕۆمۆسۆم دووەمیان لەوانەیە هەوکردنێکە بێ لەو دایکەیە، سێمیان لەوانەیە کە ستایلی ژیانی ئەو بۆ نمونە ئەزیێتێکی پێبگات لەو شتەیە مناڵەکە لەدایک بێ، یاخۆت هەندێک جار ناڕێکی ناو منداڵدانی ئەو مناڵە. بۆیە لەوانەیە هەندێک جار دەرمان خواردن کاریگەریە بێ. هۆکاری زۆربوونی منداڵی نەبەکام بۆ گۆڕانکاریە ژینگەیەکان و شێوازی ژیان و وەرزش نەکردنی دایکان دەگەڕێتەوە لە کاتی دووگیانیدا. هەروەها خواردنە خێراکان و بەکارهێنانی دەرمانی کیمیایی هۆکاری دیکەی سەرەکی زۆربوونی لەدایکبوونی منداڵی پێشوەختەیە. بەشێک لەم منداڵانەی بەم جۆرە لەدایک دەبن گیان لەدەست دەدەن، بەشێکیشیان تا چەند ساڵێک گرفتیان بۆ دروست دەبێت لە ڕووی خواردن و ئۆکسیجینەوە. بەدڵنیاییەوە گرفتیان هەیە، زۆربەیان ئەبێ پێیان بڵێن ئەبێ فەحسی چاویان بۆ بکەن لەبەرەوەی لە ڕێژێکی زۆر ئۆکسیجین وەرەگرن لێرە. بەدڵنیاییەوە ئەبێ متابعە بکرێن. ئەو ڕۆژەی کە مناڵەکە بڵین پزیشکی پسپۆری مناڵان قەرار ئەیە کە ئەم مناڵە ئەڕواتەوە، ئێمە کارتی ئێنێ کارتی دکتۆری ئێنێ، ئەو دکتۆری کە لێرە سەرپەرشتی کردووە هەفتانە بێ یان دەڕۆژ جارێ بێ یا مانگی دووجار بێ ئەبێ بچێتەوە بۆ لای پزیشکی پسپۆر، چونکە کێشەی عادەتەن ڕیخۆڵە و هەرس و ئەوانیان هەیە، کێشەی خوێنیان هەیە، نەقسی ڤیتامیناتیان هەیە، تۆزێک گەشەیان خاوترە لە مناڵێکی ئاسایی. بەدڵنیاییەوە کێشە و گیر و گرفتی تەندروستیان بۆ دروست دەبێ. لە سەر و ساڵەوە ساڵ و نی و ئەوە ئیتر بەتەواوەتی ئەتوانم بڵێم ڕێکە بنەوە، ئەویش ئەکەوێتە سەر عینایی دایک و باوکەکە، چۆنێتی پەروەردەکردنەکەی خزمەتکردنەکەی، یعنی ئەبێ بزانێ ئەو خۆراکەی ئەیدا بە مناڵە جیاوازە لەو خۆراکەی کە ئەیدا بە مناڵێکی کامڵ. پزیشکان ڕێنمایی دایکانی دووگیان دەکەن لە کاتی دووگیانیدا خۆیان لە قەلەقی بپارێزن و وەرزشی زۆر بکەن و خواردنی خێرای دەرەوە بەکار نەهێنن، چونکە ئامارەکان دەری دەخەن تا بێت گرفتی منداڵی تازە لەدایک بوو زیاتر دەبێت. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.